بەڵێ بەرەبەیانی ئەمڕۆ لە یەکێک لە پرۆژە نیشتەجێبوونەکان لە شاری هەولێر کرێکارێک کەوتە خوارەوە گیانی لەدەستدا. من قسەم لەگەڵ سەرۆکی سەندیکای کرێکاران لقی هەولێر بەڕێز ڕەمەزان حەسەن کرد، باسی لەوە کرد کە ئەم کرێکارە بەڕێگە سووریە تەمەنی 50 ساڵە کە بە مەبەستی کارکردن هاتۆتە هەولێر و لە پرۆژەی تولیپ تاوەر لەوێ کاری دەکردو کە بەرەبەیانی ئەمڕۆ کەوتە خوارەوە گیانی لەدەستدا. وتیشی دواتر تەرمەکە ڕەوانەی پزیشکی دادی هەولێر کراوە، توێکاری تەرمی بۆ کرا، دواتر ڕادستی کە سوکاری کراوەتەوە. واروە باسی لەوەش کرد کە ئەمە 11مین کرێکارە کە لە سەرەتای ئەم ساڵەوە تاوەکو ئەمڕۆ گیان لەدەست دەداتن. هەروەکو دەزانی پرۆژەی تولیپ تاوەر پرۆژەیەکە کە دەکەوێتە سەر شەقامی 40 مەتری بە دیاریکراوی بەرامبەر دریمستی کە لە ساڵی پاریشدا بە هەمان شێوە ڕووداوێکی ئاگرکەوتنەوە لەم پرۆژەیە کە دەکەوێتە دوای من کەوتەوە کە تەنها زیانی مادی هەبوو و ئەمەش دووەمین ڕووداوە کە ڕووداوی گیان لەدەستدانە، واتە ڕووداوی کەوتنەوەی خوارەوەی کرێکارە کە لە هەمان پرۆژە ڕوودەدات کە پرۆژەی تولیپ تاوەرە لە شاری هەولێر.